ئەم ئافەتی کە مناڵەکە هەڵەگرێتەوە بە ڕەحمی خۆی ئەمە مەسەلەی ئەبێ بە ئافەتێکی حامیلە لەمەوە دووە ئەبێ سیستەمی خۆراکی سیستەمی جللەبەرکردنی سیستەمی خەوتنی هەموو سیستەمەکانی ژیانی خۆی بگۆڕێ ئەم ئافرەتە بەکرێگیراوە ئامادەیە 9 مانگ تەنازول لە هەموو خۆشیەکانی ژیانی خۆی بکە لە هەموو ئەوانەی کە خۆی پێوەگرتەوە و ژنێکی ئاسایی بیکە لە پێناو مناڵێکە کە پارەکەی بەکاش وەرەگرێت دوای ئەم چ مشکلی هەیە لەگەڵ مەسلحەتی سیحەتی مناڵەکە هیچ مشکلەی نییە لەبەرەوە کێ زەمانەتی ئەوە ئەکا ئەم ئافرەتە خاضیع بێ بۆ ئەم سیستەمە تەندروستیی کە بۆی دائەنین ئەبێ ئاوابی بۆی مناڵەکە لەبار نەچێ بۆی مناڵەکە تەندروستی باش بێ ئێمە توانین 9 مانگی ڕەبق ئەم ئافرەتە بکەینە ژێر مراقبەوە ئەگەر دایکی خۆی بێ مناڵی خۆی بێ دایکەکە چونکە مناڵی خۆیتی بە حکمی عاتیفە بە حکمی دایکایەتی شتێک ناکە زەرری بۆ مناڵەکەی هەبێ بەس ئەمە دایکی نییە ئەمە باوەژنیشی نییە ئەمە ژنێکی بێگانەیە بەکرێ گیراوە مناڵێک هەڵەگرێ ئەگەر کارێکی کرد بینە مناڵەکە پێی عیبدار بوو مناڵەکە پێی مشەوه بوو پێی معاق بوو مناڵەکە ئەو کاتە چی بکەین ئێمە لە بەرەومەی چیشکە لە کێشەکان خاڵێکی تر ئەگەر هاتوو مناڵەکە گریمان بە هەموو ئەم تێپەڕاندنی هەموو ئەم احتیمالاتانە مناڵێکمان بوو ئەرێ کام دایکە دایکی حەقیقی مناڵەکەیە ساحیبی هێلکەکە کە هەڵگری سیفاتە بۆ ماوەکان و کڕۆمۆسۆماتەکانە یا ئەو دایکی کە بە ڕەحمەکە هەڵی گرتووە طبعا لێرە سێ ئیتیجاهمان هەیە ئیتیجاهی گەڵێ ئەوەی کە سیفاتە بۆ ماوەکانی پێداوە سیفاتە ویراتەکانی پێداوە ئەڵێ بۆ ئەڵێ چونکە مناڵەکە نوسخەیەکە لەو کڕۆمۆسۆماتەکان لەون جیناتەکان لەون ڕێی دووە مەڵێ نا ئەوەی کە هەڵی گرتووە ئەڵێ بۆ ئەڵێ چونکە ئەگەر دیقەتی قورئان بدەی خۆی پروەردگار لە زۆربەی ئاەتەکانی قورئانە باس لەوە ئەکا بۆ نمونە ئەفەرمێ ئین ئومەهاتهم إلا اللائي ولدنهم حملته أمه كرها ووضعته كرها دائما صفتي أمومة أداة باڵن حاڵەتانە ئەڵێ ئەمە هیچ کام لەو حاڵەتانەی نییە کەواتە بۆ ئەمە دایکی بێ طبعا بۆیە لێرە مەجامعی فقهی قاتیبەتەن ڕەیان لەگەڵ ئەوە نییە ئەمە بکرێت ڕەیان لەگەڵ ئەوە نییە بە هیچ شێوازێک ئافرەت چکە من دەرسی ڕابردوش لە دەرسێکی تریش هەر باسم کرد وتمان ڕەحم لەو ئەندامانەیە کە ئینسان مڵکی ئینتیفاعی هەیە مڵکی منفعی نییە واتە ناتوانێت بیبەخشێ بە خەڵکی تر هەروەکو چۆن ناتوانێت هێلکەکە ببەخشێ ناتوانێت ڕەحمیش ببەخشێ ڕەحم و شیر وتمان قیاس ناکرێن لەسەر یەک ئافرەتێک ئەتوانێت شیر با بە مناڵی کەسێکی تر بەڵام ناتوانێت ڕەحمی با بە مناڵێکی کەسی تر چونکە ئەمانە قانونی ئیجارن لە ئیجارەی شەعادەتەن ئێمە تعریفی ئیجارە معروفە بوي عقد على منفعة معلومة مقصودة مباحة قابلة للبذل إما منفعة غير قابل للبذل كهذا شروط إيجارية يعني إن جاء إجارة لسر مخالفة قواعد شرعية أصلا دروس بوا ببي قواعد شرع إجارة مقبول نية بو مقبول نية لبرو الشرع عادة صفي تملك بو تملك منافع أعيانشة إجارة ها تملك منافع عينك بدر لا تملك كواتع علماء قالن هشتيك بدر بو لقواعد شرعي ئەبێت دەقاودەق ئیلتیزام کەین بەو ڕێکاری کە شەرع بۆی داناوە کەواتە مادەم شەرع ڕێگەی ئیجارە نادا بەم حاڵەتانە و ئیجارە تەنها لە کۆمەڵێک بابەتی دیاریکراوایە ئێمە ناتوانین بەرفراوانی سنووری ئیجارە بکەین بڵێن ژن و مێردی دەتوانن مەسەرەن بە ئیجارە ئێستا پیاوێک بڕوا بۆ نمونە بڵێ وڵات جاگەر من ڕازی بێ ئەگەر ئافرەتێک بە ئیجارە دروست بێ مناڵەکەم هەڵگرێ ئەی بۆچی مەسەرەن دەدەقە خۆشم نەشمە لای هەر بە ئیجارە چۆنە بێشتیوە كي إجارة أم منفعية كي منفعي بضع تبرعي بيكري كي بيانو قتوانيه بكري بروات لا أفرتكي بيغانا أقروابي أو كاتب بغاء ناميني أو كاتب همو بغاء كان بن بإجارة إما بو ما نارين بغاء يا بغاء لبروي أمانة شرعيني بوشي بيان نارين إجارة لبروي لقل قواعد إجارية ناقرنوا كاتب بهيش جوازك رقي بينادري بۆیە علەما سال لەسەر ئەمە زۆرە ئەڵێن بە هیچ شێوازێک دروست نییە ئەی ئەگەر هاتوو وتمان ئافرەتەکە احتیمالی دووەم ئەوەیە ئافرەتەکە ژنی دووەمی مێردەکە بێ ئەمە شەر دیسانەوە ڕێگە پێ نادرێ چونکە ئیشکالی شەرعی و قانونیمان بۆ دروستەکە یەکێک لە ئیشکالەکان ئەوەیە ئێمە تا ئێستا ناتوانین حەسمی ئەم ئیشکالە بکەین دایکی حەقیقی مناڵەکە خاوەنی هێلکەکەی یا خاوەنی ڕەحمەکەیە چونکە تا ئێستا ئەمە پێویستی بە تحلیلاتی طبیە پێویستی بە تحقیقاتی علمیە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە تا بزانین ئەم مناڵە حاڵەتی تەفاعولکردنی لەگەڵ ڕەحمەکە چۆنە و تەفاعولکردنی لەگەڵ هێلکەکە چۆنە و تا چەند ڕنگدانەوەی ئەم دانی تا دروستە بێ ئایا ڕەحمەکە جێ شی دەگرێتەوە ئەم قسەیە دقیقە ئەگەر وا بڵێین
یا نا ڕەحمەکە لەوانەیە تەسیراتی زیاتر دروستکات لە شیر لەبەرەوەی ئێمە تا ئێستا ناتوانین علەما حتا هەندێک لە علەما تەوەقوف ئەکەن لە مەسەلەیە دەڵێ ئێمە بە هیچ شێوازێک ناتوانین ڕێی بدەین کە کام لەم دوو ژنە ئەبن بە دایکی حەقیقی مناڵەکە دواتر گریمان ئێمە هێلکەیەکمان گێڕایەوە ڕەحمی ئافرەتەکە ئێمە خۆمان نەزانین ژن و هەویەکان چەند یەکیان خۆشەوێ ئەمەی کە هەڵی گرتووی هەوێکەیەتی وانە باشە زەمانەت چێ لە باری نابا لە ناوی نابا ئەو تەسەورەکە هی نابێ بەهی خۆی بۆ هەویەکەی هەڵەگرێ ئەنجا ئەو کە ئەشبێ نابینێت تەحەمولی ناکە سەیریکە جاوەرە بچە خۆی بۆشی هەڵگرێ بۆیشی ئینتاجکە و دوای بشیاتەوە دەسی زۆر زەحمەتە ئەم شتانە اینجا دوای ئەوە گریمان ئەگەر گریمان هەڵی گر بۆ هەویەکەی مناڵی هەویەکەی مان خستە ڕەحمی ئەوەوە ئێخۆ متوقعە ئەم ئافرەتە لە ماوەیەکەی کەمە کە مێردەکەی ئەڕواتەوە لای تەڵقیحێکی کە دروست بێ ئەو دوو مناڵی کە لە دایک ئەبن کامیان هی هەوێکێتی و کامیان هینەکەی خۆیەتی هیچ علمێک ناتوانێت پێمان بڵێ کام یەکیان لە بارچوو کامیان لە بارچوو ئەوی خۆی یاوی هەوێکەی بۆیە ئەم بابەتانە سەرێشەیەکی زۆرمان بۆ دروستەکە بەڕاستی شەرع مستەغنیە یعنی شرع دائما قاعدەیەکی هەڵە دەرء المەفاسد أولى من جلب المصالح يعني شرع لەگەڵ مەبدەئی سەدی ذەریعایە لەگەڵ مەبدەئی فەتحی بابی ذەریعە نییە بۆیە بە هیچ شێوازێک ئەم چوار ڕێگەی کە باسمان کرد کە ڕێگەی چوارەم دانی پێنجەمی لێ ئەبێتەوە بە هیچ شێوازێک شەرعی نین شێوازی پێنجەم ئەوەیە کە ئەمە تا ئێستا لە بابی خەیاڵی علمیایە ئەگەر ئێمە توانیمان ڕەحمێکی سناعی دروستکەین بە هەموو هەل و مەرجوو بە هەموو پێداویستەکانی ڕەحمێکی طەبیعی سپێرمێکی پیتێنا و ماخستە ڕەحمە سناعێکەوە ئێستا چی ئەمە حەڵاڵە یا حرامە ئەمە ئێمە تا ئێستا ناتوانین قسە لەسەرەمە بکەین چونکە تا ئێستا وجودی نییە لە ئەرزی واقعە بەڵام والله ئەعلەم ئەگەر ببێ کێشەی نییە چونکە بۆ ئەمە ڕەحمێکی سناعی ئالەتێکە وەکو بلورەکە وایە کە تەڵقیحەکەی تیاکەین بەڵام تا ئێستا عیلم ناتوانێت شتێکی وا دروستکە عیلم ناتوانێت مناڵێک بچێنێ لە بیئەیەک ئەگەر ئەو بیئەیە ئەم مؤسسەیە کە عەقڵ و دڵ و خوێن و دەمار و ئەو هەموو جیازی لەشی ئینسان کۆنتڕۆلێک ئەوە تەفاعل ئەکا لەگەڵ دروستبوونی مناڵەکە و تەغذیەی بەردەوامیەکە تا ئێستا ئەمە خەیاڵی علمیە بەڵام ئەگەر دروست بێ والله ئەعلەم پێ ناچێت کێشەیەکی ئەو توی هەبێت پێم وایە کاتی بەرنامەکەمان کۆتایی هات دەرسی داهاتوو ئەگەر خوای گەورە تەمەنیە ئەچینە سەر بابی دوو مەسئلەمان ماوە لە حکمی تەڵقیحی سناعیە باسیەکەین ئەویش ئەو سپێرم و هێلکانی کە زیادە بن لە عەمەلیەکان چیان لێ بکرێ و حکمی شەرعی و طبیعەتی قانونی و شەرعی ئەو سپێرمانە چین